ستانداردی مافەکانی مرۆڤ بەهرەمەندبوونی یەکسانە لە هەموو دەستکەوتەکانی مرۆڤ. ڕۆژی چوارشەممە 10 دێسامبر بەرامبەر بە 19 سەرماوەز ڕۆژی جیهانی مافی مرۆڤە. 77 ساڵ لەمەوبەر لەو ڕۆژەدا جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لەلایەن کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە وەک بەڵگەنامەیەکی جیهانی و پابەندکەر پەسەند کرا. ئەگەرچی لە ئێستادا زۆرێک لە وڵاتانی جیهان بڕگەکانی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤیان بە فەرمی ناسیوە و تەنانەت لە یاسای بنەڕەتی خۆیاندا گونجاندویانە، بەڵام هێشتا ئەو مافانە لە زۆربەی وڵاتەکاندا پێشێل دەکرێن. لەم بوارەدا کۆماری ئیسلامی ئێران لە ڕیزی پێشەوەی وڵاتەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤدایە لە سەرتاسەری جیهان. بە گوێرەی ئەو بەڵگەنامە و بڕیارنامانەی ساڵانە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بڵاو دەکرێتەوە، کۆماری ئیسلامی هەموو ساڵێک لە ڕیزی پێشەوەی پێشێلکارانی سیستەماتیکی ئەو مافانەدایە. ئەمە لە حاڵێکدایە کە ئێران خۆی یەکێکە لە واژۆکارانی ئەو جارنامەیە. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئاست و ڕەهەندەکانی ئەو تاوانانەی کە لە ماوەی زیاتر لە چواردەیەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەسەر خەڵکی ئێراندا سەپێنراون زۆر زیاترن لەو تۆمەتە سنووردارانەی کە لەلایەن ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکانەوە لە دژی ڕژیمی ئیسلامی وروژێنراون. هەرچەندە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ وەڵام دەرەوەی بنەڕەتی ترین کێشە کۆمەڵایەتیەکان نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بڕگە و ناوەرۆکەکانی بەرهەمی خەبات و تێکۆشانی کرێکاران و ئازادی خوازانی جیهانن. هەر هەنگاوێک پاشەکشەی سیستەمی سەرمایەداری لە بەرامبەر ئەو مافە سەرەتایانەی کە لەم بەیاننامەدا هاتووە بەبێ خەبات و فداکاریەکی زۆر دەستەبەر نەدەبوو. بورژوازی جیهانی سەرنجام ناچار بوو ئەگەرچی بە هاواهەنگکردنی لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆی بەڵام بە ناوی خۆیەوە لە مێژووی خۆیدا تۆماری بکات. ئەم جارنامەیە ئەگەرچی بناغەکانی سیستەمی سەرمایەداری ناباتە ژێر پرسیار و بنەمای چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ بەرز دەنرخێنێت، بەڵام هەر لەم ڕادەیەشدا تەنانەت لە پێشکەوتوترین وڵاتانی سەرمایەداری هێشتا بۆ جێبەجێکردنی بە تەواومانایان پێویستە خەبات بکرێت. هەرێستا لە زۆرێک لە وڵاتەکان سەرەتاییترین مافەکانی مرۆڤ کە بریتیە لە مافی ژیان بە ئاشکرا پێشێل دەکرێت. تەنانەت پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە چوارچێوەی برسیەتی، قات و قڕی، نەخۆشیە گواستراوە جۆرا و جۆرەکان، بازرگانی سێکسی، بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان و هەتت لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا ناگونجێت. ڕادەی ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ لە هەر کۆمەڵگەیەکدا دەبێت لە ڕووی ئاستی یەکسانی مرۆڤەکان و دەستڕاگەیشتن و چێژوەرگرتن لە هەموو بەهرە مرۆییەکان پێوانە بکرێت. کۆمەڵگەی سەرمایەداری بەپێی سروشتی خۆی کە لەسەر بنەمای جیاوازی چینایەتی دامەزراوە ناتوانێت بەرگریکاری ڕاستەقینەی مافەکانی مرۆڤ بێت. مافەکانی مرۆڤ تەنها کاتێک بە تەواوی دەستەبەر دەبێت و گەرەنتی دەکرێت کە جیاوازی چینایەتی نەمێنێت و مرۆڤەکان بتوانن لەو پەڕی خۆشگوزەرانیدا بە شێوەی یەکسان بژین. ئەم پرسە لە کۆمەڵگەیەکدا کە لەسەر بنەمای چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ بنیاد نراوە و ئامانجی بەرهەمهێنان نەک دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ بەڵکو بەدەستهێنانی قازانجا گەرەنتی ناکرێت. جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە ڕوانگەی دادپەروەری ئابووری و دەرفەتی یەکسانی ڕاستەقینە هەڵگری چەندین خاڵی لاوازی بنەڕەتی و دژوازە. جارنامەی جیهانی مافی مرۆڤ باز لە یەکسانی یاسایی دەکات، بەڵام لە بەرامبەر سیستەمی چینایەتیدا بێدەنگە. باز لە مرۆڤ و تاک دەکات، بەڵام لە هیچ شوێنێکدا باز لە چینی کرێکار و چینی سەرمایەدار و پرسی خاوەندارەتی بەسەر ئامرازەکانی بەرهەمهێنان کە سەرچاوی ڕاستەقینەی نایەکسانیەکانە ناکات. لەم ڕوانگەیەوە نایەکسانی و هەژاری تەنها وەک کێشەی دابشکردنی نەگونجاو یان پێشێلکردنی مافەکانی تاک سیر دەکرێت، نەک وەک دەرەنجامی سروشتی سیستەمێکی چینایەتی. گۆیا ئەگەر هەموو کەس مافی دەنگدان و مافی ڕادەربڕینیان هەبێ ئیتر هەموو شتێک تەواوە. لە حاڵێکدا زۆرینەیەکی بێبەشکراو تەنانەت بە مافی دەنگدان لە ژێر هەژمونی پەیوەندیەکانی خاوەندارێتی و دەسەڵاتی ئابووریدا دەمێنێتەوە. هەر بۆیە لە دنیای واقعدا ئەو مافی مرۆڤەی کە لەو جارنامەیەدا باسی لێوە دەکرێت واتە ئازادیە مەدەنیەکان بەبێ دادپەروەری ئابووری، بەبێ ئاماژەدان بەو سیستەمەی کە هەژاری و نادادپەروەری لە کۆمەڵگەدا جێگیر کردووە. بە شێوەیەکی گشتی باز لە مافی خاوەندارەتی کراوە، بەڵام ئەم مافە لە کۆمەڵگەی سەرمایەداریدا بەکردەوە دەبێت بە مافی خاوەندارەتی سەرمایەدار بەسەر ئامرازەکانی بەرهەمهێناندا
کرێکار مافی ئەوەی هەیە بە ئازادی هێزی کاری خۆی بفرۆشێت، بەڵام هیچ مافێکی ڕاستەقینەی نییە سەبارەت بە بڕیاردان لەسەر ئەو سامانەی کە بەرهەمی دەهێنێت. لە جارنامەی جیهانی مافی مرۆڤدا بەردەوام باس لە یەکسانی ئیمکانی گەشەکردنی بەهرە و تواناییەکان مافی پەروەردە و هتد دەکرێت، بەڵام لە دنیای واقعدا دەرفەتی یەکسان تەنها بەدەستڕاگەیشتنی یەکسان بە پەروەردە، بێهداشت، شوێنی نیشتەجێبوون، خۆراک و ئەمنیەتی کار مانا پەیدا دەکات. منداڵێک کە لە بنەماڵەیەکی کرێکاری لە پەراوێزی شارەکان و بەبێ بەهرەمەند بوون لە خۆراکی گونجاو و قوتابخانە باش گەورە بێت، هەرگیز لەگەڵ منداڵێکی کە لە چینێکی دەوڵەمەندە و لە قوتابخانەی ئەهلیدا گەورە دەبێت خاوەن دەرفەتی یەکسان نییە. واقعێکی تاڵتر ئەوەیە کە سەرچاوەی سەرەکی نایەکسانی دەگەڕێتەوە بۆ چەوسانەوەی هێزی کار لەلایەن خاوەن سەرمایە و بەدەستهێنانی بەهای زیادە. کرێکار زۆرتر لە پێویستیەکانی سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی ژیانی خۆی کار دەکات و زیادەی ئەم کارە دەچێتە گیرفانی سەرمایەدارەوە. جارنامەی جیهانی مافی مرۆڤ سەبارەت بەم بابەتە بێدەنگە. ئەم جارنامەیە خۆی بە جیهانی ناو دەبات، بەڵام سەبارەت بە مافی گەشەپێدان، مافی ڕزگاربوون لە هەژاری، مافی دەستڕاگەیشتن بە سەرچاوە و سامانە جیهانیەکان بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە، ڕۆڵی کۆمپانیا فرەنەوتیەکان، بانکە جیهانیەکان، سندوقی دراوی نێودەوڵەتی و هەروەها دامەزراوە سەرمایەداریە جیهانیەکان هیچ ناڵێت. دەوڵەتەکان بە بەرپرسیار دەزانێت سەبارەت بە جێبەجێکردن و پاراستنی مافەکانی مرۆڤ و دەوڵەتە سەرمایەدارەکان وەک ناوبژیوانی بێلایەن دادەنێت، نەک نوێنەری بەرژەوەندی چینێکی تایبەت. جارنامەکە باس لە مافی بەشداریکردن لە بەڕێوەبردننی کاروباری گشتی، مافی دەنگدان و هەڵبژاردن دەکات، بەڵام هیچ ئاماژەیەک بەبوونی دموکراسی لە شوێنی کار، مافی کرێکاران بۆ بەڕێوەبردنی هاوبەش یان کنترۆلکردنی دموکراتیکی کارگەکان، شۆڕا کرێکاریەکان یان شێوازەکانی بەشداریکردنی بە کۆمەڵ لە بڕیاردانی ئابووریدا ناکات. واقعیت ئەوەیە کە ڕەنگە کەسی خاوەن مافی مرۆڤ لە کایی سیاسیدا دەنگ بدات، بەڵام لە شوێنی کارەکەی هەروە ملکەچی فەرمان و بڕیاری بەڕێوەبەر و خاوەن پشکەکان بمێنێتەوە بەبێ بوونی هیچ مافێکی ڕاستەقینە لە بڕیاردان سەبارەت بەو شتەی کە بەرهەمی دەهێنێت و چۆنیەتی بەکارهێنانی. جارنامەی جیهانی مافی مرۆڤ مافە مەدەنی و سیاسیەکانی بەباشی دەستنیشان کردووە، بەڵام لە بواری دادپەروەری ئابووریدا هیچ ناڵێت. چینی دەوڵەمەند دەتوانێت لەو جارنامەیە بۆ پاساوکردنی ئازادیە مەدەنیەکانی ڕادەربڕین، هەڵبژاردن و هتد کەڵک وەربگرێت، هاوکات پێکهاتەی خاوەندارەتی و کەڵەکەبوونی سامان، چەوسانەوەی هێزی کار و نایەکسانی جیهانی وەک خۆی بهێڵێتەوە. ئەگەر چینی هەژار تەنها بەو مافانە ڕازی بێت کە لەو جارنامەیەدا هاتووە، ئیمکانی خەبات و تێکۆشان لە پێناو گۆڕینی پەیوەندیەکانی خاوەندارەتی، زەوتکردنی مافی دەسەڵاتی سەرمایە بەسەر ئامرازەکانی بەرهەمهێنان، دموکراسی ئابووری و سۆسیالیستیکردنی سەرچاوە و سامانە کۆمەڵایەتیەکان لەدەست ئەدات، یان لە باشترین حاڵەتدا خەباتەکەی لە چوارچەوەی چاکسازیدا بەرتەسک دەبێتەوە. ئەگەرچی لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشیشەوە دەکرێت جارنامەی جیهانی مافی مرۆڤ بە هەنگاوێکی گرنگ لە بەرامبەر بەربەرێتی فاشیستی و دەسەڵاتی ستەمکار و سەرەڕۆدا هەژمار بکرێت، بەڵام بڕگە و ناوەرۆکی ئەم بەیاننامەیە بۆ بەدیهێنانی دادپەروەری ئابووری، یەکسانی ڕاستەقینەی دەرفەتەکان و ڕزگاری چینی کرێکار و ژێردەستان لە چەوسانەوە ئێجگار ناتەواوە و بە جۆرێک لە جۆرەکان هەوڵدانە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی سیستەمی سەرمایەداری. مافی ڕاستەقینەی مرۆڤ تەنها کاتێک بەدی دێت کە هەم ئازادیە تاکە کەسی و سیاسیەکان مسوەگەر بکرێن و پەرەیان پێ بدرێت و هەم پێکهاتەکانی چەوسانەوە و نایەکسانی چینایەتی و دەسەڵاتی سەرمایە بە تەواوی بگۆڕدرێن. ئەم دوو بابەتە نەک هەر بەدیلی یەکترنین، بەڵکو پێشمەرجی لایەنی بەرامبەرن بۆ بەدیهێنانی یەکترین.